حەسەن بەهاری کارناسی میعماری بیناسازی و خەڵکی گوندی سیادەر و دانیشتوی شاری سەقز بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکانی ئۆپۆزیسیۆنی حکوومەتی ئیسلامی ئێران بە 1 ساڵ زیندانی تازیری و 2 ساڵ زیندانی هەڵبسێردرا و سزادرا. حەسەن بەهاری لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شاری سەقزەوە بە سەرۆکایەتی دادوەر شایق ئەو سزایەی بۆ براوەتەوە. ئەو کارناسە کووردە ڕێکەوتی 25 ڕەزبەری ساڵی 1392 لەلایەن مەئمورانی ستادی خەبەری وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەر و پاش 20 ڕۆژ ڕاگیران لە ئیتلاعاتی شارەکانی سنە و سەقز بە بارەمتەیەکی 100 میلیۆن تمەنی بە شێوەی کاتی لە زیندان ئازاد کرا. حەسەن بەهاری کارناسی میعماری بیناسازی لە شاری سەقز ساڵی 1370 هەتاویش دەست بەسەر و بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان ماوەی 6 مانگ زیندانی و ئەشکەنجە کرابوو. ئەو هاوڵاتیە کووردە لە ماوەی ڕابردوو حکومەکەی لە دادگای پێداچوونەوە ئوستانی کوردستاندا پشتڕاست کراوەتەوە و هەنوەکە لە زیندانی ناوەندی شاری سەقز ماوەی زیندانیەکەی تێپەڕ دەکات. شاری ناوەندە نظامیەکانی حکوومەتی ئیسلامی ئێران بۆ سەر هاوڵاتیانی یارستانی بەردەوامە و فەرماندەکانی سەرەوەتری نظامی ئەو سوکایەتیکردنە بەکاری هێزە سەرڕۆکان لە قەڵەمەدەن. پزیشکێکی تەمەن 27 ساڵەی کوردی پەیڕەوی ئاینی یارستان و خەڵکی شاری سەحنا بە ناوی ئیسحاق ئیسفەندی کە وەکو سەرباز لە بنکەی تەندروستی پشتیوانی ناوچەی یەکی ئەرتەشی کرماشان ماوەی سەربازیەکەی تێپەڕ دەکات بەرەو ڕووی هەڕەشە بووەتەوە کە دەبێ ئاینەکەی بگۆڕێت و مەزهەبی شیعە قبول بکات. سەرچاوەیەکی ئاگادار لەو بابەتە وێڕای پشتڕاستکردنەوەی ئەم هەواڵە ڕایگەیاند ئیسحاق ئیسفەندی کە بڕوانامەی دەرمانسازی هەیە و لە بنکەی تەندروستی پادگاندا سەربازە لە کاتێکدا ئامادە نەبووە مەزهەبی شیعە قبول بکات لەلایەن فەرماندەکانەوە سەرەڕای جوێن و بێڕێزیکردن بە توندی لێی دراوە. ئەو سەرچاوە گوتیشی لە کاتێکدا ئەو سەربازە کوردان ڕزایەتی بۆ دۆخە دەربڕیوە و سکاڵای تۆمار کردووە لێپرسراوانی سەرەوەتری نظامی ئەو لێدان و سوکایەتیکردنیان بەکاری هێزە سەرڕۆکان واتە نیروهای خودسەر لە قەڵەمداوە. ئەوەشی خستە ڕوو فەرماندە نظامیەکان بەو سەربازە کوردیان ڕاگەیاندووە کە تەحەمولی بینینی کەسێکی یارستانیمان نییە، بۆیە ئەگەر مەزهەبی شیعە قبول نەکەیت ڕەوانەی ناوچە عەمەلیاتەکانی سەر سنووری دەکرێت. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی هێژدەی خاکەلێوە سەربازێکی یارستانی بە ناوی حکمەت سەفەری کە لە پادگانی سوپای پاسداران لە شاری بیجار سەرباز بوو بەهۆی فشاری فەرماندارانی سوپای پاسدارانەوە بۆ نوێژکردن و تاشینی سمێڵی کە بە پێچەوانەی بیرروباوەڕی یارستانیە کۆتایی بە ژیانی خۆی هێنا. پێشتریش لە چەندین حاڵەتدا هاوڵاتیانی پەیڕەوی ئاینی یاری کە لە پادگانەکانی حکوومەتی ئیسلامی ئێراندا سەرباز بوون بەرەو ڕووی لێدان و سوکایەتیکردن و تاشینی زۆرەمەلی سمێڵیان ببوونەوە. دوا بە دوای سوکایەتیکردنی بەردەوامی فەرماندە نظامیەکان بە هاوڵاتیانی یارستانی ڕێکەوتی 19 خاکەلێوەی ئەمساڵ کۆڕی ڕاوێژکاری چالاکانی یارستانی وێڕای ناڕزاتی دەربڕین بە سوکایەتیکردنی فەرماندە و ناوەندە حکوومەتیەکان ڕەوتی فشارەکانیان بۆ سەر هاوڵاتیانی یارستانی بە کارەساتی مرۆیی لە قەڵەمدا بوو. هاوڵاتیەکی یارسانی خەڵکی شاری ساوەل لە پارێزگای هەمەدان لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانی حکوومەتی ئیسلامی ئێرانەوە لە شاری تاران دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کرا. علی ئەشرەف ڕەحمانی هاوڵاتی یارسانی خەڵکی شاری ساوەل لە پارێزگای هەمەدان کە ڕێکەوتی 28 ڕەزبەری ساڵی ڕابردوو لە بەردەم مەجلیسی ئیسلامی دەست بەسەر کرابوو ئەمڕۆ شەمە لە کاتێکدا بۆ بە دواداچوونی دۆسیەی گیرانەکەی سەردانی مەجلیسی کردبوو لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە دەست بەسەر کرا. علی ئەشرەف ڕەحمانی یەکێک لەو کەسانە بوو کە ڕێکەوتی 28 ڕەزبەری ساڵی ڕابردوو لەگەڵ زیاتر لە 80 کەسی ناڕازی پەیڕەوی ئاینی یاری کە بۆ ناڕزایەتی دەربڕین بە سوکایەتیکردنی ناوەندە حکوومەتیەکان بە پەیڕەوانی ئاینی یاری لە بەردەم مەجلیس کۆبووبوونەوە دەست بەسەر کرا. هەروەها مانگی جۆزەردانی ساڵی 1392 برایەکی علی ئەشرەف ڕەحمانی بە ناوی مێهرداد ڕەحمانی بەهۆی فیلم هەڵگرتن لە خۆسووتاندنی نیکمەرد تاهێری هاوڵاتی یارسانی لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانی حکوومەتی ئیسلامی ئێرانەوە دەست بەسەر کرابوو. هاوڵاتیانی یارسانی سەرەڕای ئەوەی کە لە یاسای بنەڕەتی وڵاتی ئێراندا بە فەرمی وەکو کەمینەیەکی ئاینی نەناسراون و بەردەوام وەکو تاقم ناویان هاتووە لە ماوەی 1 ساڵی ڕابردوو دەیانجار لەلایەن ناوەندە حکوومەتی و نظامیەکانەوە بەرەوڕووی سوکایەتیکردن و لێدان و هەڕەشە بوونەتەوە. سوکایەتیکردنی ناوەندە نظامی حکوومەتیەکانی ئێران لە هەمبەر هاوڵاتیانی یارسان بەڕادەیەک لە ئارادا بووە کە ساڵی ڕابردوو 3 هاوڵاتی پەیڕەوی ئاینی یاری کە 2 کەسیان کورد بوون بە نیشانەی ناڕزایەتی دەربڕین ئاگریان لە جەستەی خۆیان بەردا و سەرباز
سەربازێکی کوردیش لە پادگانی سوپای پاسداران بەهۆی سوکایەتی لێپرساوانی نظامی کۆتایی بە ژیانی خۆی هێنا. لاوێکی کورد بە ناوی هێمن براوەندی خەڵکی دەوروبەری پیرانشار لە زیندانی ناوەندی شاری نەغەدا لە سێدارەدرا. هێمن براوەندی تەمەنی 25 ساڵ بووە و یەکەمین کەسە لە مانگی پوشپەڕی ئەم ساڵدا لە سێدارە درراوە کە هەتا ئێستا تۆمەتەکەی ڕوون نەبووەتەوە. چالاکانی مافی مرۆڤ و دموکراسی لە ئێران بەبێ ئاماژەکردن بە ناوی ئەو زیندانیە کووردا کە دووشەممە ڕێکەوتی دووی پوشپەڕ لە سێدارە درراوە بڵاوی کردوێتەوە، زیاتر لە 70% ئەو حکومەی لە سێدارەدانەکان بە نهێنی لە زیندانەکاندا بەڕێوە دەچن و دەستگای دادوەری خۆی لە بڵاوکردنەوەی هەواڵی لە سێدارەدانەکە و ناوی کەسی لە سێدارە دراو دەبوێرێت. بە پێی راپۆرتی کەمپینی پشتیوانی لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، چەنگیز قەدەمخەیر بەندکراوی سیاسی کوردی خەڵکی شاری کامێران لە زیندانی مەسجد سولەیمان لەگەڵ ئەوەی لە 1 ساڵی ڕابردوو تووشی نەخۆشی بووەتەوە تا ئێستاکە بەرپرسانی زیندان ڕێگەیان بە گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان نەداوە. بە پێی ئەم راپۆرتە چەنگیز قەدەمخەیر پێشووتر چەندین جار بۆ بنکەی تەندروستی زیندان بەڕێکراوە، بەڵام ئەو بنکەیە بەهۆی نەبوونی پێداویستی شیا و ڕایگەیاندووە کە توانای چارەسەری ناوبراویان نییە و بۆ دەرمانکردنی دەبێت بگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. شایانی باسە چەنگیز قەدەمخەیر 3 ساڵ لەوە پێش و لە کاتی دەست بە سەرکرانیدا لەلایەن هێزەکانی سوپای پاسداران تەقەی لێکراوە و بریندار بووە. لەو کاتەوە تا ئێستا پێداویستی دەرمانی ئەو تۆی بۆ نەکراوە. ئەم زیندانیە سیاسیە لە دوایین دادگاییکردنیدا لە دادگای شاری سنە بە تۆمەتی هاوکاریکردن لە یەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان بە 40 ساڵ زیندان و دوورخستنەوە بۆ زیندانی مەسجد سولەیمان مەحکوم کرا. بە پێی هەواڵێکی کەمپینی پشتیوانی لە زیندانیانی سیاسی و مەدەنی سەر لە بەیانی ڕۆژی شەممە 31 جۆزەردان، مەنسوور ئاروەند زیندانی سیاسی کوردی بەندکراو لە زیندانی ورمێ پاش بانکردنی لەلایەن هێزەکانی زیندان و بێ ئاگاداری پێشووتری بۆ شوێنێکی نادیار دەگوازرێتەوە. بە گوێرەی قسەی چەند کەس لە هاوبەندیەکانی ئەگەری ئەوە لە ئارەدایە مەنسوور ئاروەند بۆ زیندانی دەستگا ئەمنیەکان گواسترا بێتەوە. جێگەی ئاماژەیە بنەماڵەی ئەم زیندانی سیاسیە کووردا پێشووتر ڕایانگەیاندبوو کە حکمی سێدارەکەی هەڵوەشێنراوەتەوە و بۆ زیندانی هەتایی، بەڵام هاوبەندیەکانی ئەمە ڕەت دەکەنەوە و ڕایانگەیاندووە کام قسانە تەنیا بەهۆی گوشاری هێزە ئەمنیەکان بووە بۆ بنەماڵەی ناوبرا و هێشتا کە سزای سێدارەکەی لە جێگەی خۆیدایەتی. مەنسوور ئاروەند خەڵکی شاری مەهابادە و ساڵی 1390 تاوی بە تاوانی پەیوەندی لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی کۆماری ئیسلامی دەست بەسەر کراوە. بە پێی هەواڵی کەمپینی پشتیوانی لە زیندانیانی سیاسی و مەدەنی، عەلی ئەحمەد سولەیمان خەڵکی کوردستانی باشوور کە لە پاییزی ساڵی 84 هەتاوی لە ناوچەی تەرگەوەری سەر بە شاری ورمێ دەست بەسەر کراوە بەهۆی ئەشکەنجە و لێدانی زۆر لە زیندانەکانی سەر بە ئیتلاعاتی شاری ورمێ یەکێک لە چاوەکانی مەترسی کوێربوونی لەسرە. وەک کەمپین باسی کردووە لەگەڵ ئەوەی پزیشکی زیندان کاتی چارەسەری و گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان بۆ ئەم بەندکراوە سیاسیە کوردە دیاری کردووە، بەڵام هێزە ئیتلاعاتیەکانی ناو زیندان ڕێگرن لە گواستنەوەی بۆ نەخۆشخانە و بەم جۆرە ئەگەری ئەوەی لە ئارادایە یەکێک لە چاوەکانی تووشی کوێربوون بێت. شایانی باسا ئەم زیندانی سیاسیە کوردە لە کاتی دەست بەسەرکردنیەوە لە ساڵی 84 هەتاویەوە نەیتوانیە پەیوەندی تەلەفۆنی و هەروەها چاوپێکەوتنی ڕاستەوخۆی لەگەڵ بنەماڵەکەی هەبێت. کەمپینی بەرگری لە زیندانی سیاسی و مەدەنی بڵاوی کردوێتەوە ڕۆژی یەکشەممە 1 پوشپەڕ ڕامین حوسێن پەناهی برای ئەنوەر حوسێن پەناهی چالاکی مەدەنی لەلایەنی ئیدارەی ئیسلاحاتی شاری دێوڵان بان کراوە و بۆ ماوەی 4 ساعت لەو ئیدارەیە لێپێچینەوەیان لەگەڵ کردووە. هەواڵەکەی کەمپین باز لەوە دەکات کە ناوبراو لە ماوەی مانەوەی لە ئیتلاعاتدا سوکایەتی پێکراوە و هێزە ئیتلاعاتیەکان لێیانداوە. بە
بەپێی هەواڵێکی کەمپینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە 2 پوشپار هێزە ئەمنیەتەکان بەبێ ئاگاداری پێشووتر هەڵدەکوتنە سەرماڵی سەیوان حەسەنپور، وێنەگر و کاریکاتۆریست و مامۆستای بەشی هونەری لە شاری مەهاباد و ڕاپێکی شوێنێکی نادیار دەکەن. هەواڵەکەی کەمپین لە زاری سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاندووە کە هێزە ئەمنیەتەکان پاشگەڕان و پشکنینی ماڵی ناوبراو دەست دەگرن بەسەر بەشێک لە کەلوپەلە شەخسی و نووسراوە و کامپیوتر و بەشێک لە بەرهەمە هونەریەکان. پشایانی باسە سەیوان حسێنپور یەکێک لە هونەرمەندانی لێهاتووی شاری مەهابادە کە تا ئێستاکە دەیان پێشانگای وێنەگری و کاریکاتۆری لە ئاستی ئێران و نێونەتەوەییدا کردووەتەوە. بەپێی هەواڵێکی کەمپینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، لایەق کوردبۆر زیندانی عەقیدەتی زیندانی کرماشان لە ناڕزایەتی بە دۆخی نالەباری زیندانی کرماشان و هەڵاواردن و هەروەها بەهۆی کەمتەرخەمی بەرپرسانی زیندان لە گواستنەوەی بۆ زیندانی شاریپاوە ڕۆژی دووشەممە 2 پوشپەڕ و لە 8مین ڕۆژی مانگرتنەکەیدا لێوەکانی خۆی دووریوە. ئەم بەندکراوە کووردا حکومی 5 ساڵ زیندانی بۆ بڕاوەتەوە و لە ڕێکەوتی 26 جۆزەردان دەستی داوەتە مانگرتن لە خواردن و لەگەڵ ئەوەی ڕەوشی تەندروستی ناجێگیرە تا ئێستاکە هیچ هەوڵێک بۆ گواستنەوەی بۆ بنکەی زیندانی کرماشان لەلایەن بەرپرسانی زیندانەوە نەدراوە. بەپێی هەواڵەکان هێزەکانی سەر بە ئیتلاعاتی شاریبۆکان لە ڕێکەوتی 14 جۆزەردانی ئەم ساڵەوە 2 کەسیان بە ناوەکانی حوسێن خزرپور و کامیل فەقی ئەحمەدی خەڵکی ئاوایی گۆل سەر بە شاریبۆکان دەست بەسەر کردووە. وەک لە هەواڵەکەدا هاتووە لە ماوەی گرتنی ئەم دوو شارومەندەبۆکانیە هیچ هەواڵ و زانیاریەک لە شوێنی بەندکرانیان لە بەردەستدانیە و لەگەڵ ئەوەش بنەماڵی ئەم دوو بەندکراوە چەندین جار بەردەوام سەردانی ناوەندە ئەمنیەتەکانی شاریبۆکانیان کردووە. هیچ وەڵامێکیان لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە وەرنەگرتووەتەوە. ڕەخنەکان ئەم جارە بە شێوازێکی دیکە بەرۆکی شارەداری شاری جوانڕۆ کەریم قەنبەری دەگرێت. ئەویش ئەوەیەکە ئەم شارەدارە بەبێ پرسگردن بە هیچ لایەنێک و خۆسەرانە دەست دەداتە بڕینەوەی یەکێک لە کۆنەدارەکانی شاری جوانڕۆ. ئەمەش لە کاتێکدایە ئەو لە وەڵامدانەوە بە شارۆمەندانی ئەو شارە لە هەمبەر ئەم کردارە دژەژینگەیانەیدا خۆی بە سەربەست دەزانێت و بە قسەی خۆی خەڵک و شارۆمەندانی ئەو شارە بە شیاوی ئەوە نازانێت کە لە ئاست کار و کردەوەکانی وەڵامیان بداتەوە. لە پاشەوەی لە شاری جوانڕۆ لە گۆڕەپانی بەسیج و نزیک لە بنکەی تەندروستی ئەو شارە کۆنەدارێکی نزیکە و گۆڕەپانە لەلایەن شارەداری ئەو شارە دەبڕێتەوە و ناڕزایەتی توندی ژینگە پارێزانی ئەو شاری لێ دەکەوێتەوە و ئەمەش وا دەکات کە کۆمەڵێک لە لاوانی ژینگە پارێز پاش ئەوە کۆبوونەوەیەک ساز دەکەن و هەڵوێستی خۆیان لە ئاستەم کردداری شارەداری جوانڕۆ دەردەبڕن. شایانی باسە یاسر نووری یەکێک لە شارۆمەندان و چالاکی ژینگە پارێز و ژینگە دۆستی ئەم شارە لە پاشەوەی بە نوێنەرایەتی لە چەندین کەس لە ژینگە پارێزان و ژینگە دۆستانی ئەو شارە ناڕزایەتی خۆی دەباتە لای کەریم قەنبەری بۆ ڕوبەڕووبوونەوەی هۆکارەکانی بڕینەوەی ئەودارە بە شێوەیەکی تۆند وەڵامی دەدرێتەوە و پاشەوەی کە ئەم شارۆمەندە باز لەوە دەکات کە ئەوان مافی خۆیانە وەکو تاک و شارۆمەندی ئەو شارە لە ئاست کردداری دوور لە شارستانیەت وەڵامدەری جەماوەر و شارۆمەندان بن لەلایەک کەسێک بە ناوی عەلیداد عەبدی دەکرێتە دەرەوە و شارەداریش بە شێوەیەکی زۆر تۆند وەڵامی ڕەخنە و داواکاریەکانی ئەداتەوە. هاوکات لەگەڵەوە ژمارەیەک لە ئەندامانی شۆرەی شاری جوانڕۆ سەبارەت بە بڕینەوەی ئەودارە هەڵوێستی تۆند دژی شارەداری شاری جوانڕۆ دەگرن و پێیان وایە بێپرس و هاوەهەنگی هەستاوە بەکارێکی لەو چەشنە و ئەمەش بۆتە هۆی ناڕزایەتی بەشێک لە خەڵکی شاری جوانڕۆ و بەتایبەتی ئەندامانی ژینگە پارێزیە و شارە. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاندووە کە ئەمە یەکەمین جار نییە کە شارەداری شاری جوانڕۆ کاری لەو جۆرە دەکات و پێشووتریش لە چەند شوێنی شاری جوانڕۆ بڕیاری بڕینەوەی چەندین داری بەبێ هیچ هۆیەک داوە و ئەمەش چه ئەو کات و چه ئێستاکە نیگەرانی خەڵکی شاری جوانڕۆی بەدواوە بووە. وەک باز دەکرێت تا ئێستاکە کەریم قەنبەری وەڵامی هیچ یەک لە ڕەخنە و داواکاریەکانی خەڵکی ئەو شارە و بەتایبەتی ژینگە پارێزانی نەداوەتەوە و سوورە لەسەر بەردەوامی کارەکانی. بەپێی هەواڵی کەمپینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی بەدیع حوسێن پەناهی زیندانی سیاسی کوردی خەڵکی شاری دێولان
لە سەرەتای ڕێبەندانی 1392 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی بەندەری کیش دەست بەسەر و تا ئێستا چارەنووسی نادیارە. شایانی باسە بەدیع حوسێن پەناهی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دەیانجار بە تۆمەتی ئەمنیەتی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە. ئەم شارومەندە کوردە لە کیش سەرقاڵی کرێکاری بووە کە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ئەم شارە دەست بەسەر و پاش لێپێچینەوەی بەردەوام لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە بۆ زیندانی بەندەری لەنگە گوازراوەتەوە. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، مەسعود شامزنژاد پارێزەری کورد پێشووتر لە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی هەفتەی گوڵانی 1393 هەتاوی لە دادگای ئینقلابی شاری ورمێ سزای 4 مانگ زیندانی تازیری بەسەردا سەپا بوو. ئەم حکومە لە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی دووی پوشبار لەلایەن لقی دەی دادگای ئەو شارە پشتڕاست کرایەوە. یەکێک لە پارێزەرانی شەمزنژاد لە وتوێژێکی تەلەفۆنی بە کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی ڕاگەیاند تۆمەتی ناوبراو هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبەکان و چالاکی تەبلیغی دژی کۆماری ئیسلامی ڕاگەیەندراوە. بەپێی هەواڵی نیسان نیوز پاش 2 ساڵ لە زیندانکرانی ئیبراهیم ئەحسان کە پێشتر لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە 5 ساڵ زیندانی بەسەردا سەپاوە ئەگەری زیادبوونی حکومەکەی لە ئارادایە. لە ڕۆژانی ڕابردوو بنەماڵی ناوبراو ئاگادار کراون کە ئەگەر هاوکاری هێزە حکوومەتیەکان نەکەن ماوەی حکمی زیندانیکردنی کوڕەکەیان زیاتر دەکەن. ئیبراهیم ئەحسان دانیشتی گوندی یۆڵۆگەردی سەر بە شاری ماکۆل لە ورمێ 2 ساڵ پێش لەلایەن دادگای ئینقلاب بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا. جێگەی ئاماژەیە ناوبراو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکانی نەیاری کۆماری ئیسلامی حکمی 5 ساڵ زیندانی بۆ براوەتەوە و ئێستاکە لە زیندانی ورمێ حکومەکەی تێپەڕ دەکات. بەندی 24 جارنامەی گەردوونی مافی مرۆڤ. هەر کەس مافی حەسانەوە و پشودان و کەڵگوەرگرتن لە سەرگەرمی هەیە و بە تایبەتی دەبێ ڕێو شوێنەکانی تایبەت بە ماوەی کار و مەرەخەسی و پشووە دیاریکراوەکان لەم بارەیەوە بەڕێوە بچن. ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لە دوای ئەوەی دەستی بەسەر شۆڕشی نەتەوەکانی ئێراندا گرت و لە هەمبەر تەواوی کەمینە ئاینی و نەتەوەیەکان نەک بچووکترین ڕۆیەکی خۆشی پیشان نەدا، بەڵکو بە مەبەستی لە ناوبردن و سڕینەوەیان دەستی بۆ هەر چەشنە کاروکردەوەیەکی نامرۆیی بردووە. هەر بە مەبەستە ئاینی یارسان کە ئاینێکی تەواو و سربەخۆ لە ئاینی دەسەڵاتدارانی ڕژیمی کۆماری ئیسلامیە وەکو سەردەمانی چاخی ناوەڕاست بەر پەلامار و هێرشی توندی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی کەوتن و هاوکات لە یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی هیچ ناونیشان و جێگەیەکیان بۆ دووهەمین کەمینەی ئاینی ئەو وڵاتە دەستنیشان و تەرخان نەکردووە. تا ئێستاشی لەگەڵدا بێت لە سەرەتاییترین مافەکانی خۆیان بێبەشن و بە هەموو چەشنێک پڕۆپاگەندەی چەواشەکارانە و دوور لە ڕاستی لە ڕاگەیاندنەکانی خۆیان دژ بەم کەمایەتیە ئاینیە بڵاو دەکەنەوە و بە ناو و ناتۆرەگەلی وەک کافر و شەیتان پەرست هێرشیان بردووەتە سەریان و هەموو کات بە بیانوگەلی جیاواز دەستیان کردووە بە بێڕێزیکردن پێیان و لە کار و پیشەگەلی دەوڵەتی دەرکراون و زیندانیان کردوون. کوردانی یارسان وەکو هاوزمانە کوردەکانی خۆیان بەر پەلامار و هێرشی جیهادەکەی خومینی کە دژ بە کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان وەڕێکەوتبوو تێیدا بە هەزاران مرۆڤی بێتاوان بوونا قوربانی. لە ساڵانی 1350 هەتاوی بەولاوە دەستیان کرد بە کۆمەڵکوژی و ئەشکەنجە و ئازار و زیندان و بۆمبارانکردنی کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان کە هاوکات لەگەڵ لەشکرکێشیەکانی ساڵی 1359 ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سنا، مەریوان، پاوە و هەتا دوایی ناوچە سەرەکیەکانی یارسانەکانیش کە زنجیرەچیەکانی داڵاهۆ پێک دەهێنن دەستیان کرد بە شەل و قەم و کوشتن و بڕینی خەڵکی ئەم ناوچەیە. شایانی وەبیرهێنانەوەیە زۆر کەس لە نزیکی باوەیادگار مەزارگەی پیرۆزی یارسانەکان لەلایەن بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە سێدارەدران. دەستیان کرد بە بۆمباران و کۆمەڵکوژی خەڵکی ئەو ناوچەیە. شوێنگەلێکی وەک قوچی باشیان بە تەواوەتی خاپور کرد لەبەر ئەو زەخت و گوشارانەی کە لەلایەن هێزەکانی سوپای پاسداران و
کۆماری ئیسلامی لەسەریان بوو بەردەوام بە بڕووبیانووی جیاوازەوە دەستیان بە کوشتن و لە سێدارەدانیان دەرکردنی تەواوی دانیشتوانی بەرەو باشووری کوردستان بەڕێکەوتن و لەوێ نیشتەجێ بوون. ڕژیمی کۆماری ئیسلامی بەمەش قەناعەتی نەکردووە و تا ئێستاشی لەگەڵدا بێت بە شێوەی جۆراوجۆر بەر بە درێژەدان بە خوێندن و سەرمایەدارڕشتنی پێڕەوانی ئاینی یاری دەگرێت و بەشێکی زۆری پێڕەوانی ئەم ئاینە بەهۆی نەبوونی ئاسایش بە شێوازگەلی جۆراوجۆر لە ڕێگەگەلی سەخت و دژوارەوە بەرەو وڵاتانی ڕۆژاوایی و ئەمریکا بەڕێکەوتون و تاوەکو هەموو مرۆڤەکانی تر لە ژیانێکی ئازاد و بێکێشە و گرفت بەهرەمەند بن. لشون وسرکاراتن جمهوری اسلامی لسر ایدئولوژی اسلام سیاسی دا مرجع و یا بیا ترس گورک را مردم یارسان که جیاوازی بنرتی هم اتنیکی و هم دینی و گرد ای رژیم داشتن دلایک و سر و یارسان بین و سر و کردی و بشکل کردیش بین یارسان کن و ای ترس ماوەیەک تواست کە بتوانێتن مردم یارستان لە ئەوڵە تەلاش کردن کە ئاماج حملەیە واسڵە تاریخ دەورە لە قەدیم سەفەوی تاریخ دەورەی قاجار کوشتن دگەر دینێل دگەر ئەندیشێل واسڵە تکرار ونەوت و ئەکسەرە سەرگەل ئەو موقع جام یارسانات تلاش کردن متوصل بن و اشتراکاتك وگرد اسلام لدوای داگیرکریان سرزویه لماس کردکان دلایان سپاه قریش و که وجود هاتوی ای اشتراکات بیشتر برجسته بکن لنا وانا وصلا پرستش علی ابن ابی طالب که بتوانن رژیم مهار بکن و مردم قتل عام نکه. اما که بعد از او که کمی اصلا جو که آرام بی و او جو انقلابی و او بقانونی و حاکمیت سروتای و اصلا پاسداری ادامه سرای وانا توزی گذریا مردم لداخل و لطریق نامل لطریق را سردمداری رژیم و مراکز قدرت و لطریق ملاقات الحضوری تلاش کردن که مشکلات مردم مشکلات استخدام مشکلات یعنی مردم چون جور یهودیت جور مسیحیت جور زرتشتیت لقانون و رسمیت نناسیان است حتی لو چوارچو دینی و انواع اقلیت دینی در نتیجه لهیچ حقوق شهروندی و هویت خویان و برخوردار نوین و یه سر داخل مردم تلاش کرد که بتوانیدن هلو چوارچوه قانون اساسیه که مجموعه برگ لماده رابطه و گرد اتنیکل و گرد و حقوق شهروندی یعنی برجسته و بکن که و پشتیبانی او ماده او اصلی القانون دعوی حقوق شهروندی خویان بکن. اما لخارج بخش خارج نشین چالاک یارستان در سال 1908 شروع کرد انجمن یارستان خارج ولات درست کردن که لأو زمانه بخش فعالیت ماف مروفی بی که تماس گیری و گرد موریس کاپیتون او موقع گزارشگر ویژه سازمان ملل لرابطه و گرد امورات ایران و لأو گزارشی که او تهیه کرد اوایل 2000 سه خاله لرابطه و گرد یارستان بی که دعوا کردی لجمهوری اسلامی ای اقلیتی چه و رسمیت بنا ای کمایتی و رسمیت بناشته و نماینده لناو گروه دینی جی بیتن و هیچ کارگری نیاشت و یسه که بخش لچالاک لداخل که دیوار رکن اجازه چیم نستره که بیشتر حلسان تی یکی دو سال آخره لیدوی او خصوصیه که بیشتر چالاکی بیشتر یک دیرن و بیشتر فعال و بینست و بخش خارجیش ل 2007 تقریبا جریانگل یکتر رخراول یکتر درست کردی سیاسی فرهنگی و مروی که مشغولن لگشت زمینی لگشت بواری که فعالیت دارن و کسر یکتر و کسایتی که
ئەوان ناودیارە و ناوبانگ فرێکشا دکتۆر گوڵمەرای مرادی کە چەندین جلسە لە سازمان مەلە لە سوئیس بەشدار بیەسن و لەسەر ماف کەمایەتی یارستان قسە کرد و یەسە کە ئی پروسێ چالاکەلە توانێتن کە لە خارج و داخل تقسیم بکرێت و بیشتر چالاکەلێک کە هێن بیە لە داخل یا لە خارج لە پاڵس جریانیە سەراسەری کوردستانی و ئێرانی هم فعالیت سیاسی داشتن و هم حقوقی که بیشتر جنبه مثلا یا کردی صرف داشته یا ایرانیگری صرف داشته. ئاینی یارسان ئاینێکی کوردی و خاوەن فەلسەفە و جیهانبینی تایبەت بەخۆیەتی و کەمترین پەیوەندی لەگەڵ ئیسلام و شیعان نییە. قەیرانێکی تر کە کوردانی یارسان لەگەڵی ڕوبەڕوو بوونەتەوە هەوڵی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بۆ شیعیزەکردنی ئەم ئاینەیە. لە دوای هاتنە سەرکاری دەسەڵاتی شیعە لە ئێران و هەوڵەکانی بۆ شیعەکردنی دانیشتوانی ئەم وڵاتە پەیڕەوانی ئاینی یاری لەم پیلانەش بێبەش نەبوون و کاریگەری ڕوخێنەری شیعە بەسەر و ڕوخساری یارسان بە تەواوەتی دیارە بە چەشنێک کە ئەم گۆڕینی ڕووی کردە لە بەرهەمی شاعرانی قۆناغی ناسرا و بە ئاسەی براکە گۆران بەڕوونی دەبینرێت تا ئەو جێگەیەش دەڕواتە پێشێک کە شێخ سەفیەدینی ئەردەبیلی دەڕواتە ڕیزی زاددارانەوە و چەسپاندنی ناوگەلێکی داتاشراوی وەکو عەلیوڵڵاهی و ئەهلی حەق لەلایەن دەسەڵاتدارانەوە بە خەڵکی یارسان و دوایش دەرکردنی حکمی کافربوون لەلایەن مەرجع تەقلیدەکانەوە بە پێی بیردۆزی چەواشەکارانە و دوو لە ڕاستی خۆیان واتە عەلیوڵڵاهی یەکێک لەوانەیە. ئاخرین جار سایتی جام نیوز سەر بە کۆماری ئیسلامی ئێران هەوڵەدات تا یارسانەکان بە ناوی ئەهلی حەق و عەلیوڵڵاهی بناسێنێت و لەگەڵی غالیان بەراوردیان بکات و لە ئاکامدا بەو ئەنجامە بگات کە بە پێی فتوای ئایەتوڵڵا گۆڵپایەگانی ئەم گروپە ئاینیە نەجس و کافرن و ژن پێدان و ژن لێوەرگرتن لێیان ڕەوانیە. لەلایەکی ترەوە لەلایەن کوردانی شیعە و سوننەشەوە ڕوانینێکی تەواو ئاینزایی بووەتە هۆی دروستبوونی مەودا و بەداخەوە سیاسەت و پیلانەکانی کۆماری ئیسلامیش لە میدیا و دام و دەستگا ڕاگەیاندنەکانی خۆی دژ بەم ئاینە واتە ئاینی یارسان بووەتە هۆی چەواشەکردنی بیری گشتی جەماوەر و دانیشتوانی ئێران. هەڵبەت لێرەدا ناکرێت حاشا لە دەور و کاریگەری ڕاگەیاندنە کوردیەکان و بوونی دەسەڵاتێکی کوردی باشووری کوردستان بکەین لە دانی ڕوونکردنەوە و ڕۆشنگەری لەسەرم ئاینە و چاپ و بڵاوکردنەوەی کتێبگەلی جۆراوجۆر لە بنکە و چاپەمەنیەکان کە بە سەردانێکی بنکەکانی چاپ و بڵاوکردنەوەکان بە ئاسانی بە چاوخشاندنێکی خێراش کتێبگەلی فرەوفراوان لەبارەی ئاینی یارسان بەدی دەکرێت. بە تایبەتبوونی کاکەیەکان و کوردانی یارسانی دانیشتووی باشووری کوردستان ئەم دەرفەتەی چەند قات بەرزتر کردوێتەوە. هەنووکەش ئەم دەرفەتە لە بەردەستدایە و بەشێکی زۆری چالاکان و نووسەرانی پەیڕەوی ئاینی یاری ڕۆژهەڵاتی کوردستان لەم بەشی کوردستان وتار و بابەت و نووسراوەکانی خۆیان لەم بنکانە لە چاپ دەدەن و لە ڕاگەیاندن و میدیاکانی ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جێگە و شوێن پێیان دیارە و لە کار و چالاکی بەردەوامدان لە ڕۆشنگەری بەرامبەر کوردانی یارسانی ڕۆژهەڵاتی کوردستان. مانع یا کوسب اصلی سر چالاکوانگەل یارستانی را و دەسەوردن خواست و مطالبات یا حقوق مربوط و جامعه یارستان یسه که ای رژیم جمهوری اسلامی و قانون اساسی که لئی کشور ایسه جاریه لحل اولین خطی و تا لکویه مادو اصلاکان هدف اصلی و مانوی رژیم برقراری نظام اسلامی مانوی نظام ولایت فقهی و یسه ای وقت شارومانیت لمرکزیت و اصلاح قانونی لمرکزیت و اصلاح هدف دولت داری هدف مملکت داری نیه ایدئولوژی یا یک نظام خاص یا یک دین خاص حالا گچشت باید را مانو را حفظ او نظام ترتیب بیرید و نظم بیرید یه ولی بسیار یعنی لخود قانون وقتی چی تماشه قانون جمهوری اسلامی که هر چشم قانون آلوگو رجل قانون باید نقص او نوتن که رژیم صدمه رژیم برسنه یا یک نظام ولایت فقیه نفی
كيتن وقتی ماشا یکی من که هول دلیتن هذا وانيك والرسميات ناسيان اصلا لنا قانون او كما يتلك والرسميات ناسيان الى قانون جمهوري الاسلامي وانه اصلا بشر سنیه تقسیم بندی و اصلاح دین اسلامی که در ایران او جوره که باید شاید استخدام لتحصيل لمقام دارية لكانديداتورية لقشت واصلا بلكان ترقي كومالقاد لديان بسيارة وهي إنجاز سهل چتوانی مثلا کمایتی جور کومالگای یارسان که لأساسا وقت الدينية الإبراهيمي تفاوت ديدگاهی داره تفاوت جهان بینی داره یا متعلقه و دسته ادیان و شهرستانیت کردی ایرانی و یا هندو ایرانی که ایران بتوانیم من توضیح بچیم ندیاور تاریخ و تقسیم بندی بگیم و یه کسب اصلی کسب قانونی واسه قانون جمهوری اسلامی تصویب یست خدمت و نظام جمهوری اسلامی و ولایت فقیه و اسلام نه و شهروندی و کسری که لی ولات جیان و باید کنه لحقوق برخوردار بون که بتوانن جیانی که انسانی داشتون امنیت داشتون آسایش داشتون و بتوانن تمام او ریالی که را ترقی و را پیشرفت را تحصیل لنا کوملکه را انواز بود و گشت حقوق برابر و جنوبیا و بدون توجه اصلا و جنسیت و دین و رنگ و اتنیک و یعنی بتوانن ترقی داشتون و یا او کوملگانیه چون این کوملگا بر مبنای ایدئولوژیک و دین خاص یا الگو خاصه که مبنا قرار داره یا استاندارد قرار داره یا را سنجین را هرسنگانن کسی که بتوانن این نظام ای مملکت بالو پل بوشنن چون لنظر واسطه کاری چون لنظر اجتماعی چون لنظر تحصیلی چون لنظر اشتغال هر نظری که حالا این بیت تمام ریال لیان بس یا که بر مبنای یه چوارچوبی که فقط منطبق وگرد خانشی که سردمداری لاسلام دینه باید کنه منطبق بود وگرد او وعلا لغير صورته واصل تمام محدودية موانع كان رشية السر ويكبت ويتنقامي بشتن ومن جملة أخش السني هو الإسلام كقراءة كتير للإسلام. زیاتر لە هەر کاتێکی تر چالەکانی سیاسی یارسان لە هەلومەرجێکی هەستیاردا بەسەر دەبن لەلایەکەوە پرۆپاگەندەی بەربڵاوی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەمەبەستی دوورخستنەوە لە سیمەی ڕاستەقینەی یارسانەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و پەرەی سندووە و لەلایەکی ترەوە سەیدە پلە و پێگەدار و کەسانی تۆنداژۆ خوازرا و نەخوازرا و یارسان بەرەو پەراوێزکەوتن دەبن. سەیدەکانی یارسان لە ڕاستیدا ڕۆڵی ڕۆحانیەکانی ئیسلام و قەشە مەسیحیەکانیان لە ئەستۆدایە و ئاستی پلە و پێگەی ئەوان گرێدراوە بە جێگە و پێگەیان لە دەسەڵات. شایانی باسە کە باسکردن سەبارەت بە سەیدەکان بە شێوەی تایبەتی سەبارەت بە پلە و پێگەیەکە کە ئەوان هەیەە دەنا کەسانی خوێندەوار و چالاگەلێکی فرا بە ناوی سەید لە نێو یارسانەکان ڕۆڵ و کاریگەریان هەیە و کە لە زۆر ڕوەوە لەوانی تر هەنگاوێک لە پێشترن. سەیدەکان لە درێژایی ئەم ساڵانە کە یارەسانەکان لەژێر گوشار و زەخت و زۆری کۆماری ئیسلامیدا بوون توانیویانە ئەم دەرفەتە بقۆزنەوە و سەروترین پلە و پێگە بۆ خۆیان دەستەبەر بکەن و زۆر جاریش بە چەواشەکردنی مێژوو پلە و پێگەی خۆیان زیاتر لە سیستمی کۆماری ئیسلامی چەسپاندووە. بۆ نمونە لە کاتی ئاشکرابوونی ئاینی یارسان لە چاخی حوتەم ڕۆشنبیران و گەورەکانی یارسان بە ناوی پیر و باوە ناسراو بوون و بانگ دەکران، بەڵام ئەمڕۆکە باسێک لە پیر و باوەکان نەماوە و سەیدەکان توانیویانە بەشێک لە ئامانجەکانی خۆیان بپێکن تا ئەو شوێنەی کە لە زۆرێک لە ڕێوڕەسمە بەبێ بوونی سەید ڕەونەقی نییە و نامێنێت. ئەوان تا ڕادەیەک توانیویانە ئاینی یارسان لە ئاینێکی کۆمەڵایەتی و شۆرایی بۆ ئاینێکی دەسوپێگری پڕ لە ئەبێ و نابێکان بگۆڕن. هەڵبژاردننی کەسەکان بۆ بەشداری لە جەمەکان بە پێی تایبەتمەندی دەموچاو و ڕوخسار حەڵاڵ و حرامزانینی شتێکیان دەرکردنی فتوایەک لە پشتڕاستکردنەوە یان ڕەتکردنەوەی بابەتێک لە ئاکام و ئەنجامەکانی ئەم گۆڕینی سۆنگە و ڕوانینە و هاوکات گۆڕانی ڕوویکەردە. کردنەوەی تەکیا لەلایەن سەیدگەلی جێگە و پێگەدار و بەشداری بەشێکی زۆری هۆگران لەم شوێنانە تەنیا ڕێگەیەک بۆ ڕەوابوونی دەسەڵاتی خۆیان بوو بەدەر لە نمونەگەلێکی زۆر دەگمەن لەلایەن کۆماری ئیسلامی مەترسیان لەسەر نەبووە، چونکو کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکی تایبەت و لە دانوستانگەلێکی سیاسی توانیوێتی بەشێک لە ئامانجەکانی خۆی بپێکێت کە وەکو نمونە
ئەکرێت ئاماژە بە پاڵپشتی و پشتیوانی لە هەڵپاڵێوراوێکی تایبەت بکەین کە لە هەڵبژاردنەکانی پێشووی سەرۆکۆماری و نوێنەرایەتی مەجلس شایەتی پاڵپشتی یەکێک لەم تەکیەدارانە لەو بووین کە تەنانەت لە هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری بە نووسین و ناردنی نامەیەک پاڵپشتی ئەم کەسەی ڕاگەیاند داوای لە پەیڕەوانی خۆیشی کرد کە پاڵپشتی لێ بکەن. شایانی باسە ئەم کەسە بە تەواوەتی لەلایەن دەسەڵاتی کۆماری ئیسلامیش پاڵپشتی دەکرا. لە ساڵانی ڕابردوو کە ئەکرێت بە ساڵە ڕەشەکانی خەڵکی یارستان ناوی لێ ببین، 3 کەس لە لاوانی یارستان بە هۆکاری بێڕێزیەکانی هێزەکانی ئینتزامی خۆیان سووتاند و گیانیان لەدەستدا. زۆرێک لە گەنجان و لاوانی یارستان سزای قورسیان بۆ بڕایەوە و کۆچکرد و شلێر فەرهادی بە هۆکاری گوشاری هێزە ئەمنیەکان دەستی دایە خۆکوژی و گیانی لەدەستدا. لە پاش خۆسووتاندنەکان چالاکانی یارستان ڕاگەیەندراوێکیان بۆ گردبوونەوە لە بەردەم پارێزگاری کرماشان و پاشان لە بەردەم مەجلسی شۆرای ئیسلامی بڵاو کردەوە و زۆرێک لە خەڵک وەڵامی ئەرێنیان دایەوە و کە ڕوبەڕووی کوتان و لێدان و دەست بەسەرکردنێکی بەربڵاو لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی بوونەوە. بەڵام سەیدەکان دەست بەجێ ئەم چالاکی و کردەوەیەی چالاکانی یارستانیان بە چالاکیەکی خۆسەرانە ناوبردوو. قەوڵ و بڕیاری بەدواداچوونیاندا وتیان کە خۆیان بەدواداچوون بۆ ئەم بابەتە دەکەن و بەجاران جەختیان کردوێتەوە کە بەبێ ئیزنی ئەوان کەس مافی ئەوەی نییە هیچ چالاکیەک بەڕێوە ببات. هەڵبەت وەک پێشتر وترا نەتەنیا هیچ بەدواداچوون و چالاکیەکیان نەکرد، بەڵکو بارودۆخ و هەلومەرجەکانیان بۆ چالاکان سەخت و دژوارتر کردەوە و دوایین دیداریشیان لەگەڵ عەلی یونسی ڕاوێژکاری بەناوکەمینەکان بەبێ بەشداری تەنانەت یەک کەس کە لە خۆیان نەبێت بەبێ هیچ دەستکەوتێک و تەنانەت بە چەواشەکردنی بابەت و باس و داخوازیەکان لەلایەن عەلی یونسی ڕوبەڕوو بوویەوە و هەوڵدرا ئاینی یارستان بە ئاراستەی شیعەیزم بەرێت و لە داخوازی و داواکاری ڕاستەقینەکان کە دابینکردنی مافەکانیان وەکو ئاینێکی جیاواز و خوێندن بە زمانی دایکی لەبەر کوردیبوونی زمانی دەفتەرەکانی کە نووسراوەی پیرۆزی ئاینی یارستانە دوور بخاتەوە. عرض بوتن واصلات دیدار تایبەت وەگەر علی یونسی و عنوان مقام دستیار حسن روحانی رئیس جمهور لأمور اتنیکەکان یا اتنیک و قول خوان قومل و مذاهب موفق نوی للراسیه، چون کومەلگای یارستان اولا هر جایی لخدمت عرض کردم در جو پرسیاره و بنیاد این رژیم، بنیاد این نظام به توجهی و اتنیکه و ملتکان اکتر جور کرد، جور آذری و غیره که در ایران جیان و کمایتی دینی و کمایتی اکتر حتی کمایتی جنسیتی یعنی گشت نادیده گیریتن قانون جمهوری اسلامی. ویسه اما خود کومەلگای یارستان که تقریبا سالک و مانگی لیور لشون او خودسوزیه لحمدان و در پارلمان لتهران اتفاق کفت خودسوزیه و دا خواست 3 نفر گیان خویان لدستان و تازهی هم که چلی چی کردن یه جوانتر نظامی بی اویچ و تفن خودکشی کرد و خاطر فشار حق شخصی ای اشخاص و رسمیت ناناسید و خاطر تعلقاتیان و کمایتی یارستان که من جمله اوی که ظاهریان چی بودن نماز ویانه بشته بن ناون اما به مبنای هیشتن ارا تحصیلات عالیه و غیره و غیره. و یسه للایک و یه باید بکریت دو بش و للایک و کومەلگای جمهوری اسلامی خوی خصوصا لور و برنامه ریزی کرده و لپرشو بلاوی ای مردم سو استفاده کرده سن و لطریق کسی نزدیک و خویان و کسی بشدار بینسن او جلسه تقریبا 200 خورده نفریه و تایبەت کەسگەلێک هاتنە سەر زوان و قسە کردنەسن کە بیشتر لەسەر هاوبەشیە هاوبەش بین وەسڵا کە ساختەگیە لە دیدگای من وەکو کەسێک کە حدود 15 ساڵ لەی زمینەیە خوانینەوە و نووسین دەریتن لە زمینەی تاریخ یارستان و باوەڕێت یارستان و تەمەدون یارستان نەسەن یارستان و عنوانیەت تەمەدون دوینمێ و یسه که او کسیری که وصلا وکو باورگل هاو باش پرسین علی و خانواده و خالگل یکتر که و عنوان خالگل اسلامیاره که او اشخاص که هاتنه سزوان لجایی طرح
روشن خواست و مطالبات و داخوازی اوی که ای کمایتی و عنوان حالا چوارچوبه هر رو چوارچوبه قانون جمهوری اسلامی اون یک کمایتی دینی و رسمیت بناسیان چین هستن و لسر برک او خالیل هاوبشه قصه کردنس و رژیمی یک کردس دست پیچه که بیشتن که ای با توجه و ای خالگله ای مردم وگشی هیچ اساسی نیرن یعنی اصول اصلی دین اسلام قبول یعنی تنیا ارکان لاستخدام اخراج بینه لتحصیل محروم بینه لفلان فلان فلان یعنی لحقوق شهروندی و طور کلی برخوردار نوین است کم سلیقه‌ای یا یک بدجنسی تقریبا سردمدار او ادارات الرژیم مسئولین الرژیم و در چوارچوبه وصل رژیم اسلامی و قانون اساسی کشور خاص مطالبات قابل اجراست و یه وی معنی است که رژیم جمهوری اسلامی خاص اصلی جامعه یارسان که با توجه و نوین آلترناتیو یکتر یا بدیل یکتر که بتوانید عنوان یک حمایتی اجتماعی یا حمایتی شهرستانیت و رسمیت ناسیان و عنوان یک حمایتی آینیج و رسمیت نناسیان جور زرتشتیل یهودیل و مسیحیل که امروزه لچوارچوبه قانون توانون فعالیتیل محدود داشتون و یه که علی یونسی و جمهوری اسلامی لپرجو بلاوی و تفسیری غلط مردم خود یارستان و عنوان نماینده بخشیل جور و جور ای کوملگا که گشت دستاز صدقل آخر است مخصوصا در دویه صفویه که رژیم و اصلا شاخه شیعه دین اسلام بیا دین رسمی کشور یعنی درست بینه جریانی درست بینه فرقه درست بینه که امروزه لئی جلسه بیشتر نمایندگی او فرقه و جریانی که نزدیکیتی و اگر اسلام دین بیشتر کفته و جمهوری اسلامیش دست ناسبان ای ضعف ای مردم و ای نمایندگی حلوجیا مردم یارسان دو جلسه بشتار نویه و ای بشتار و یک کسی که خویان و نماینده مردم زانستن در اوی که سیدن یا خانه‌دارن یا مسند نشینن یا نماینده مسند نشینن یا خوشویست مسند نشینن او طریق و چینز بشتر بینه و خود جریانی که توانست مجمع مشورتی فعالین مدنی یارسان که توانست او هنیل توده تجمع اعتراضی توده در استانداری کرماشان او تجمع که قرار بی لدر پارلمان هین بکرید هر ای چالاکل یارسان بینه که بشداری کردن او جلسه یونسیه محروم بین و یا عمدی بی که یعنی که خواست و مطالبات روشن داشتن و یا حوال تاخر سخنرانی الخویان لنوشته الخویان دعوی و رسمیت ناسین ای کوملگا و عنوان کمایتی که آینی لقانون اساسی ولی ای طریق وسه که توانی ریشه حداقل ریشه قانونی ای تبعیضی ای ناحقیه ای محرومیت لبین بوده هرچند مطمئنش نیه با توجهی که اتنیکل اکتر لقانون جمهوری اسلامی آتی که اتنیکل و زوان خویان توانن بخوانن یا ملیتکل اکتر و زوان خویان دالکی خویان توانن درس بیان بخوانن یعنی و اجرا نوته و یه که یه جلسه ارکان بتوام جنبندی بکنم و جمهوری اسلامی لپرجوبلاوی ای مردم پرجوبراوی مردم و نوین یه تعریف درست لبستر اجتماعی خویان وکو کوملگایی که سرکی و اصلا قدیمه یا بنرتی کرد یه ودا خود جمهوری اسلامی دلیس استفاده که و تایبت که تایفویلی کند نو آذری نو فارسیل که هاودینی یا تشابه هاودینی و گرد مردم یارسان دیدن و یک کنه دست بیچه که و عنوان اینی که یه شاخری که لاسلام بناسیه چون بخشگری لعوانه که و عنوان هم دین یا هم مسلک یارسان یا ناسیان اوانه قرآن و اسلام و اصول اسلامی قبول کردن و نماز و روزه گردن یعنی قبول و یه یعنی که مسلمان دیدن تا یارسانی که کردی که خوی و اوزانه که شهرستانیت لنو ای لجیر چتر این نو گذاریه که رژیم متوسط بودن و فرش لمردم یارسان باورن بیا خوی دونیت و
لكل مبارزه کی یارسانی لداخل ولا خارج باید كان بتوانه هماهنگ بودن و یه دعوی حقوق خوی کردن بستگی و دیرتن که این حقوق را کیه وقتی کوملگاه دینی حقوق یک کوملگاه دینی جاست اگر این گروهی که موسیقی مبارزه و طور کلی مبارزه حقوقی و حق طلبانه بستگی و بستر اجتماعی او چالگوانگلی که دیرن که دعوه او مفوازی کن یسه که کوملگاه یارستان ناتوانیتن لجیر پرچم شیعگری و یا بخش شیعگری و دعوه حقوق مستقل خوی یا تایبت و خوی بکیدن و یه لیره یه زخت وکیدن که هم چالگوانگل خارج و هم چالگوانگل ناوخو بتوانن لروانگی که یکسان ریو کوملگاه خویان کوملگاه خویان معرفی بکن یعنی کوملگاه خویان لیه پلاتفرم اجتماعی و قول فارسه که حرکت بکن ردا خوازی حقوق خویان و یسه که ای سو استفاده که جمهوری اسلامی تایسه لی پرجو بلاویه و لی نوین تعریف مشخصی که لی کمایتی اجتماعی نو بتوانن ای سو استفاده کپ و بودن و وكو امروز رو جمهوری اسلامی که بدیل اکترنیه بتوانیتن چالاکونگل داخل خاص مطالباتی که واصله آینی مطرب کن ولی خود رو جامعه بین المللی لجنه جریان گل کرد و یه دراسیه مبارزه که و عنوان شهرستانیتی که کرد باید کنه بتوانیتن یارستان معرفی بکید و چالوکانگلی کردیش لئیر شریک و بن و بتوانیتن هر اوجه یک جور سامکان اسکاندیناوی بتوانن ای کوملگاه و عنوان کوملگاهی که فرهنگی شهرستانیت معرفی بکن که بتوانن گذشته خویان لطی بینن و احترام رای قائل بون و لآینده لفضایی که دموکراتیک بتوانن پارلمان سر و خویان داشتن هل چوارچوه کردستان و امورات مربوط و خویان لچوارچوه قانون تعریف شده خویان بونر و لطریق شوراکان خویانو سەی ئەمینە ئیبراهیمی شاوەیسی لە کرماشان لەبارەی تەوەری بەرنامەی وشێت ئەوەڵ و ئاخر یارسان مسلمان نییە دینی یارسان ناسنامە و هۆویەتێک و دینێک جیا لە گشت دینەیل هاتی چووریای و کۆیکریایە گشت دینەیلە لە گەردە کتاوی گۆنامە کەلامە دیوانە گەورە یا سەرنجام وە زوان و کوردی و دژە عەرەب و ایجوریش تیده نظر که سرهلدانیگه رازنی هیشتن هویت و ناسنامه آینه ایران باستن. کلام یوشید هنی مگیلین یک شاران تا زنده کریم آین ایران. زرتشتی و کیش مهر و مزدکی و باقی دینیل. یالا شونکتر یوشید چنی ایرمانان مگیلیم هردان مکوشیم پری آین کردان. لکلام دیوانه گوره کلام و گفتار حضرت سلطان راسی و یاریل راسکانی هفتن و هفتوانن که انسانیل و پیرویل و دوسی و مهر و دوست داشتن و ریز و احترام و دوری لشر و جدل و تنوتیجی دعوت کرده و برابری ماف انسانیل و دور لهر جور رق و کینه و غرور و من کردن و غیره لآین یارسان سفارش و تاک هاوسری و برابری ماف جن و پیا بەڵام لە ئیسلام چەند ژنی و فرەژنی و سیغە و کەنیز و مافن نیمەی پیا ڕژن و سەدان بیبەشبین و کۆمەڵایەتی و ئینسانی کە لە ئاینە یارسان نییە. شەرتە چینە ناو ئاینە یارسان داشتنە سیوەڵ و ڕێوڕەسمە سەرسپاری عبادەت گەرد موسیقی و دەف و شایی و باوەڕەی لەترە. و باوەڕە پەیرەوەی لە ئاینە یاری لەسەر دونای دوونە و گەردینە ڕوح لەی دنیا بەڵام باوەڕ نیاشتن و دنیای بەرزەخ. و باور یارسان و داین جزا و پاداش لی دنیا و دونەی لە بانان کە تەنیا ڕاو هوێرە یارسانە کە لەی بارەوە هیچ خاڵە هاوبەشێک لەگەردە مسلمان یا ئیسلام نەیرد و شەرتە چینە ناو ئاینە ئیسلام ئەشهەد و نەیاشتنە سیوەڵ و
داشتن ریش و کراهت موسیقی و داشتن تعزیه و ازاداری و عبادت سرکی و اصلی مسلمانیل نماز 5 وقت است و زوان عربی و دیان دعای ترک جور توسل و غیره که مردم یارسان و هیچ شیوهی نیخوانن و نیرن و روژه یارسان 2-3 روژه ولی 2 کات دیاری کریای و بلا مسلمانیل 30 روز رمضان و صلوات مردم یارسان اول و آخر یار و گشت دعاگان یارسان تنانت فاتحه غسل مردی تلقین مردی غسل پاکی ازدواج و طلاق برایتی ناونیاین و نظر و خیراتیش و گرد زوان کردی و داب و نریت تایوت و ایمه پیرو سلطان سحاک و هفتن و هفتوانه لجمع 2 جمخانه منو بلام شیعه 12 امامی و پیرو پیغمبر و اهل بیت و لگرد صلوات محمدی و زوان عربی و اهل سنتیش یه سری هاوبشیه لیگ لگرد تشیع و باوری لترک خویان لمسجد و که وگرد عبادات ایمه هیچ هاوبشیه گو هیچ لیکچینیگ نیرن و حج ایمه بارگای سلطان سحاک لپردیور و حج مسلمانی الکعبه ایسا چی بیم نسا مسلمان یا هیمن من یزانمو بلام ایمه و هیچ دینیگ توهین و بیحرمتی نیکیمو حضرت علیش با توجه و باور حلول روح جور 12 امام و باقی قدیسیلو پیغمبریلو باقی دینگان جور زرتشت و مسیح و باقی دینیل بلام علی کمی بانتر نه یک ایمه پیرو علی بیمن یا دین اسلام بلکم صداصد و پیشوانه عبادت لمسلمانیل ایمه یارسانی و پیرو سلطان سحاک لگرد هویتیک جیا لمسلمانیل و نوسریایل من لگرد زوان و فرهنگ و ادبیات و کردی و غیره حق یار و نگاداردان بو کسی وناو یه میم لکرماشان لباره ای برنامه و تورگی نظر کل کردیه و یوشید یارسان لچه باعث بترسید ایمه کافریم اگر تنانت علی اللهیش بیمن لچه و حوزه علمیه قمو ایمه کافریم ایانه بارها مردم ایمه و مسخره گردن و هر جور که دلیان بتواد ایمه تفسیر کن اگر راسیشن اجازه بیان کلامزانه لایمه و گورایه لأوان مناظره ایک داشتون تا او کاتبین من کامین یان حقیشیم را اوانه که یارسان لگرد عقل خویان او سنجن ایوه کامین دان لکاتن نماز چین ناو جذب و شور لیارسان پیا تنیا توانید یه جن بخوازید ایه تنیا لجیاوازی گورگان یارسانه لگرد ایوه مردم ایمه پیشینه 1000 ساله لسر 4 بنما و اساسین همیشه مردم یارسان و هوی اندیشه پاکی کفتی سوار ظلم ایوه بچین جوانه لخودان قانه بکن که مسلمان بون یا بمینن جوانه ایمه جور پاپولان و دور شم که بود حضرت حق که ایوه خودان شاید حال 3 پاپوله شهید بین شهید حسن رضوی شهید نیکمرد طاهری و شهید محمد قنبری ولی کوتایش گورایل و نماینده مردم یارسان ایه بزانن که ایمه لری شهیده لمان دست حل نیگریم و عشق یاغار ایمه گشت قربانی آماده ری یاریمن و نشان دایمن و دیمنیش که اهل کردویم و لدوایش لذات آسیبراکه دواکیم هر جوره که لگرد بهاییت مبارزه کردن و مردم یارسانش ایمان و هدف و دفاع آیین سلطان سحاکی بید تنیا یه ناو یارسان پیرو سلطان سحاک کسی گوناو میم لشار جوان رو لی بارو نظر خوی کل کردی و یوشید ای گروه لهاولاتی لمن و هوی یک جمعیت یان کمو کسایتی برز یان فراتر هان دیشت ولات نتونستن را و دست هاوردن حق خویان تلاش بکن و یا کسی گیش نید که بتواید گوش لداواکاریگان او گروه بگرید خاصر یاسه که ای گروه لفضایل مجازی چالاکی فراتر بکن و لگرد رسانیل فراتر پیوندی بگرن را و دست هاوردن حقوق راسکانی خویان